پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوانمانە بەدانی زەکات بە خێرکردن بە دەمەوەچوونی یەکتری ئەوە زۆر مهمە بە تایبەتی لە کاتە تەنگانەکانە. ئیسا ئێمە وەکو فەرز زەکات لەسەرمان فەرزە، خێر و سەدەقات بکەین بۆ مزگەوت، بۆ مستەشفا، بۆ پرد، بۆ ئەوەی پرۆژەکان نەوەستن. بەڵام لە کاتی تەنگانەیە خۆشەویستەکانم ئەبێ وەزعەکە قورس هینتر کەیتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانە گێڕێتەوە عەشرەتێک بوون پیانەوترا ئەشعەریەکان. ئەم عەشرەتە لە کاتێکا کە ئەگەر گرانی بوایان تۆزێ وەزعەکە ناڕەحەت بوایە هەرچیان هەیە کۆیانە کردەوە، هەرچی ئەندامەکانی ئەو عەشرەتە هەیە، هەر کەسێ چی هەیە لە ماڵەوە ئەیان هێنا کۆیانە کردەوە، دوایە دابەشیانە کرد و عەدالەت لە بینی خۆیانە بۆی کەسیان زەلیل نەبن. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەوە جوانترین ڕەوشتە منیش لە ئەوانم. يعني تو تصور کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو جارێ لە حەدیثە ئەفەرمێ فلانە کەس ئەگەر فلان شت بکات لە منە، يعني لە محەممەدیە صلی الله عليه وسلم پێغەمبەریە. بس لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من لەوانم. يعني پێغەمبەر صلی الله علیه وسلم شانازیەکە کە ئەشعەری بێ ولا عشرەتی ئەشعەریەکان بێ، بۆ چونکە ئەوان ئەوەنە پیاو بوون. چەند خۆشە ئێمە لە کاتی تەنگانەیە ئیتر بیر لەوە نەکەین بەڵام من زەکاتم داوە. ئیشەکە لە زەکات نییە، تۆزێ لەوەیش وە دەرترە، برایە، ئامۆزایە، خزمە، خاڵۆزایە، کەسەکانتە، دراوسەکانتە، یعنی سەر بکەنە یەکە. هەوڵ مەدەن ئەم ئەو بخوا ئەو بخوا، ئەم زیاتر دەوڵەمەند بێ ئەو زیاتر هین بێ، نە، بەڵکو هەوڵ بدەن هاوکار یەکتری بن. پرسیانە لە ئیمامی عەلی کرد خراپترین کەسەکان کێن؟ ئەوانەی کە زۆر بێنرخن، زۆر کەم نرخن. فەرمووی ئەو خەڵکانن کە لە کاتی گرانیە دەوڵەمەندەون. یعنی قسەکە زۆر مهمە. بۆ لە کاتی گرانیە دەوڵەمەند بوون بێنرخیە؟ چونکە زۆر عەیبە تۆ ملەتەکەت ڕۆژ بە ڕۆژ بەرەو فەقیری بڕوا، خەڵکەکە تۆ دەوڵەم، یعنی معناوە دزیەکەی، معناوە استغلالت کردووە، معناوە شتێکت کردووە کە نەگونجێ. لەبەر ئەوەی ئینسانی موسڵمان ئەبێ ئاگای لێبێ. خۆشەویستەکانم،